لە ١١٢ خەڵک چاوەڕێتی بەڵام عەبادی ناینێرێ چونکە ئەوەی کورد بزانێت کە زۆر زەلیلتر یەکەن هەتا وەکو ئەو موچێژەدەن ئەوان خەڵکی نەجەف و کەربەلای خۆیان زەلیل کردو لە ١٧٠ هەموو شتێکی کەربەلا و نەجەف بەدەست ئێرانیەکانەوەی حتا مەراسیمی حوسەینی حتا هەریسە دروستکردنەکە دروشمەکان ئوتێلی نەجەف و کەربەلا هەموو ئوتێلەکان بەدەست ئێرانیەکانەوە شەریکات خان و دروستکردن تەسمیمی خانوو هەمووی ئێستا هەمووی شێلمان و کەرپوچە هەمووی خشتە هەمووی لە ئێرانەوە دێ پلاکی کارەبایەکیش لە هەموو شتەکان لە ئێرانەوە دێ شیرەمەنیەکەش هەر لێوەتی لەبەرەوە ئێران ناوچە شیعیەکەی کردبوو بە لوبنانی حافظ ئەسەد یا تایوانی چین چەند حەساری بخەنە سەر باکی پێی نییە حەسار لە پاکستان و جابار لەسەری بێ لەو سەحرا چ ئیشێکی بوێ مادام سیەکانی ئێستا هێناوە بۆ بەغدا و هێنایەتی بۆ جنوب لەبێ و هەموو پارەی دەسەکرد ئەگەر لە سلێمانی ئێوە تەسەورکەن عەزیزانی من بە پێی ئەحسای ئێران خۆی کە بڵاوی کردوتەوە مانگی ملیارێک دۆلاریان پێش ئەم ڕووداوانە دەست دەکەوت لە ساڵێکا 12 ملیار ئێستاوان بە 12 ملیار ڕازی نابن چونکە ئەیانەوێ چۆن کووت و حەمارە کەوتۆتە بەردەستیان سلێمانی و هەڵەبجە و چەمچەماڵ و ئەترافانە هەمووی ئەو گەرمیانەش هەمووی کوێتە بەردەستیان هەمەیکەن بە بازاری ساختکردنەوە جا ئەوە من مردوو ئێوە زیندوو هەموو جارێکیشم عیبارەتە ئەڵێم و هەرچەند هەر زیندووشم من مردوو ئێوە زیندوو بزانن ئێران چ خوتەیەکتان بەسەر تەطبیقەکە خوتەیەکی سەرمایەداری ئیستیعماری کە هەم ئیستیعمار کردی هەموو ئیستیعمارەکانی ڕۆژ ئاوایی و ئەمریکاژەیکە هەم یەکێتی سۆڤێتی کۆنیش کردی لە ئەفغانستان ئەمیش ئەوەیە بۆ نمونە ئێران دێ سەیرەکان معمەلێک هەیە گۆرەوی ئینتاجەکە بەڵام مەوادی خام لەکوێوە دێنێ لە تورکیا خێرا معمەلێکی ترمان بۆ دێنی وەکو معمەلی ڕێوی معمەلێکی گۆرەوی معمەلێکی ڕێویمان بۆ دێنە لە سلێمانی بۆمان تەسمیمەکە داهی ئەنێ هەرزانترەی فرۆشێ وردە ئەمان تەدمیرەکە ڕێویەکەی خۆی باتە پێش جابە ئەو سەری شێریشی پێوە بەخوا بە جدیشمە برایانی بەڕێزم هەرخۆی شەریکەش ئەمیان ڕێویە بەس ئینتاجێکی باش دێنێ ئینتاجێکی زۆر ممتاز لە تەماتەکەش ئەمە حارەبەمانەکات لە هەموو پیشەسازیە کە ئەوەندەی کە بۆ یەکرێ چونکە ئەوەندەش نییە کە بڵێ ئەوەندە واریداتی شتێکی ئەوەندە مهمە منافەسەی بۆ نمونە هی تورکیاکە کە بەپێی مواسەفاتی بازاڕی هاوبەشی ئەوروپایە بەڵام منافەسەکە ئەکە تۆ قابلەمە کڕیوە قابلەمەکەت مادام ئینتاجی کوێ هی سینە ئەوە قابلەمێکی ئێرانی دێنەی فرۆشێ لە سەوزەوە لە میوە لە حتا ئەگاتە ئیتر سیارەدا وەختێک گەزانین ئەو سیارە ڕاقیانی کوردستان منافەسەکەی چێ پێکانە بیجۆیەکی ئێرانیە کە خۆیان گاڵتەی پێکەنەڵێن یەکبار مەسرەفە یعنی یەک جار سواری بیت و توایی بە کەڵک نامێت بەڵام هەر ئەشیکە شێوازێکی سەرمایەداری ئاوایە